دیارە وەکو لای هەمووتان ئاشکرایە لە ماوەی ڕابردوودا لە کۆتایی لە ناوەڕاستی مانگی ڕابردوودا هاوڵاتیەکی بەڕەگەز عەرەب خەڵکی گوندی کاکۆڵی سەر بە ناحی کفری دیار نامێنێت. ئەم پیاوە بەڕەگەز عەرەبە وەکو لای هەمووتان وەکو ئاماژەم پێکرد لە بزەبت بە تاریخ لە 11 ئەم پیاوە دیار نامێنێت. ئەم دۆسیەیە لەلایەن بەڕێز دادوەری لێکۆڵینەوە ڕادستی ئاسایش دەکرێت لەبەرەوە وەکو قەزێکە وەکو قەزەیەکی ڕفاندن و خەتف دیار نامێنێ. خۆشبەختانە لایەن هێزەکانی بەڕێوەبەرەتی ئاسایشی گەرمیان بەگشتی لە سنوورەکە دەستکرا بە کۆکردنەوەی زانیاری و بەداداچوونی ورس سەبارەت بەو حاڵەتە لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندی هەروەها کامیلەکانەوە توانرا سەردابێک سەبارەت بە ئەو دۆسیەیە کەشف بکرێت لایەن هێزەکانمانەوە. خۆشبەختانە توانرا لە سەرەتای ئەم مانگەوە دەستمان بگات بە سەرەداوەکان توانرا دوو تۆمەتباری بەڕەگەز کورد کە دانیشتووی سنووری کفرین لەو بۆ ئەو تۆمەتی ڕفاندنیان کوشتنی ئەو هاوڵاتی عەرەبە دەستگیر بکرێن. ئێستاش بۆ زیاتر ڕوونکردنەوە لەسەر ڕەوتی لێکۆڵینەوە و چۆنیەتی ئاشکراکردنی ئەو تاوان لێکراوە مەسەن تاوانی لێکراوە